کوردستانەوە کاکسایبیری خۆشەویست ئێمە پێویست بە ئاوازەکانی تۆ هەیە سەردەمانێک نازناوی کوردستانی لە خۆی ناوە کەس نێوەرا بڵە کوردستان کاکسایبیر و سەردەمانە نازناوی کوردستانی وەرگرتووە بەخێر مامۆستای گەورە مامۆستا ئیبراهیم ئەحمەد سیاسەتکار و شاعر و نووسەر و ڕۆمانووسی گەلەکەمان زۆرم پێخۆش بووکەوە لە مەراسیمەکەشی بەشدار بم بەڵام پریای نەکەوتم داوای لێبوردنەکەم بۆیە بەمیادەوە حەز دەکەم یەکێ لە شاعرەکانی ئەو کە لە ساڵی هەفتاکان ئەوتوومە من بە مقام هەر ئەو شعرش پێشکەش بە ئێوەی بەڕێز بکەم.
لەسەرچی کەوتووی بەمبینە چیتا لەسەرێکی کەوتووی بەمبینە تەنیا
شرابي جاودا بناي دم جيرو ديداريا لو دام يراد الله يا رب من دوراني شاقي وعالم شاقي لو دام يراد الله من هیچ نماوەدیدەم ئەگەر مامۆستا هێدی پێش من ڕاستیمە بە ناوی هۆزەی زەردەشتیانی کوردستان کە لە وڵاتی سویدە و هەروەها بە ناوی گشت زەردەشتیانی کوردستان پیرۆزبایی ئەو خەڵاتە ئەکەم لە کەفیتریای زەردەشتیان و بە تایبەتی لە کاک جەزا و لە ئەو هونەرمەندانەی کە
بە درێژایی ئەم ماوەیە کە خزمەتی ئەم بینەرانەی کردووە یا خزمەتی ئەم خەڵکە خەم لە دڵانەی کردووە هەر بژین هەر هەمووتان لەش ساغ بن ئینشاءڵڵا ئێوەش هەر هەمووتان لەشتان ساغ بێ مامۆستا هێدی گۆمەیی لە هۆزەی زەردەشتیانی کورد لە سوید سوپاس یەکەم سوپاس دەبڕێستانەکەم من لێرەوە من سوپاسی وەزارەتی ڕۆشنبیری و خودی جەنابی وەزیر کاخای دۆسی کە دڵی لە ئێمە بووە هەموو بەڕێوەبەرێک گشتەکانی ناوەزارەتی ڕۆشنبیری بە تایبەتی کاک خەلیل عەبدوڵڵا کە ئەمڕۆ زەحمەتی کێشا و تەشریفی هێنا لێەوە بۆ خەڵاتکردنی ئێمە دیارە ئێمە بە ئەرچی خۆمان ئەستاوین ئەمەیە دەست و پەنجەی یەک بێکە و ئاسپانە ماچەکەم سوپاسیانەکەم ئەو ژەنیارە بەتوانایانە کاکە چیای ماملێ کاک زاید جەلال کاک پەیام ڕۆژهەڵاتی هەموو خۆشەویستانی کە لێرە بەشدار بوون ئەمڕۆ سوپاس یەک بێکی و گۆڕین بێژە دەنگ خۆشانە کاک سابیر کوردستانی سوپاس بۆ هەمووتان هیواداریم توانین هەموو چوارشەمان لێرە هە بەردەوام بین سەعاتێک چەند کاتژمێرێک لێرە لە خەم دوورتان بخەینەوە پەلتان بگرین بۆ دنیای ئارامی دوور لە توم و تیژی بەخێر بێن کاکە حەمەدجان کاکە حەمەد ڕەجەب ئەو پیاوی کە ئێمەی خستە سەرم ڕێباز دەکەوە